لە ئێستاە وشێک دێتە بەرگوێمان زوو ئەویش ئەوترێت بۆ نمونە فڵان کەس زۆر نارسیستە، زۆر خودپەسەندە، زۆر لەوانەیە گوێی لە بیر و ڕای کەسانی تر نەبێت، تەنیا خۆی قبوڵە. ئێمە لە تەوەری کۆتایی بەرنامەکەمان لەسەر ئەم وشەیە زیاتر قساکەین بە زمانێکی سادە، میوانی بەڕێزی بەرنامەکە بۆمان شی ئەکاتەوە بزانین کێ بەڕاستی پێی ئەوترێت نارسیست، چونکە زۆر جاریش لەوانەیە کەسێکەکە متمانە بەخۆی زۆر بێت لەگەڵ ئەم با بڵین بوارە کەسەکان لیان تێکەڵ بێت یان کەسەکە خۆی هەر بەگشتی لەوانەیە لای وابێت ئەگەر زۆر خۆی قبول بێت کەواتە ئەمە متمانە بەخۆی هەیە. چۆن ئەم دووبارە لێش لە یەک جیابکەن ئەمە بابەتێکە بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر دانیال سعید پسپۆڕی نەخۆشیە دەروونەکان زیاتر گفتوگەی لەسەرەکەی. دکتۆر گیان سڵاو لێ بە بەیانیت باش. هەر سەرەتا نارسیست بە کێ ئەوترێت یان خودپەسەند؟ نارسیست بە کوردیەکەی تەرجمەیان کردو بە کەسێتی نێرگسی یا بە عەرەبی شخصیە نەرجسیە یان لاتینەکەی نارسیسیستێک، ئینگلیزیەکەی نارسیسیستێک. بە ئەو کەسانە ئەوترێت کە معجبن بە خۆیان، معجبن بە هەموو شتێکی خۆیان، هەل لە جوانی و جەمالیانەوە هەتا دەنگیان، هەتا مەسەلەن بۆچوون و بیر و بۆچوونەکانیان، هەڵس و کەوتیان، ئیتر ڕێوڕۆینیان، یعنی هەموو شتێکیان. ئەم وشەیە زیاتر ئەگەڕێتەوە بۆ میثێکی کۆن، بۆ ئوستورەیەکی کۆن کە کاتی خۆی یەکێک لە خواکانی یۆنانیەکان کاتی خۆی کە ئاو خراوەتەوە ئەم شێوە نەبوو پەرداخ و جام و ئەو شتانە، چون لە جۆگەیەکە ئاویان خواردوەوە کە لە ناو جۆگەکە لە ڕفلەکشنی ئاوەکەیە دەموچاوی خۆی بینیوە، زۆر معجب بووە بە خۆی، معجب بووە بە جوانیەکەی خۆی و توێتی کەس لە من جوانتر نییە. ئیتر وشەکە ئەلێەوە هاتووە لە ناو طبی نەفسی و لە سایکۆلۆجیا. ئەم وشەیە زۆر بەکار ئەهێنرێت و کاتێک کە گەشتە ڕاددەی تێکچوونی کەسێتی، تەنگژەی کەسێتی، ئەو کاتە پێ ئەوتر ئەو کەسە کەسێتی نارسیسیستیکی هەیە، نارسیسیزمی هەیە، یان نەرگسی هەیە، یان نەرجسی هەیە، یان نێرگسی هەیە. بەو شێوەیە کاتێک کە تەنگژەی کەسێتی واتە ئەگاتە ڕاددەیەک پێشێلی مافی کەسەکانی تر و بۆچوونی کەسەکانی تر و هەڵسوکەوتی کەسەکانی ترەکە لەبەر بۆچوونەکانی خۆی و هەڵسوکەوتی خۆی و شخصیەتی خۆی. ئەمە ئەو کاتێ. بەڵام مشکلەی ئەمانە ئەوەیە کە خۆیان بەوە نازان کە کێشە و گیر و گرفت و تەنگژەیان هەیە، وا ئەزان خۆیان ئەو پڕی نۆرمەڵن کاتێک کە معجبە بە خۆی، معجبە بە جوانی خۆی، معجبە بە باڵای خۆی، معجبە بە بۆچوونی خۆی، معجبە بە بۆچوونی سیاسی خۆی، بۆچوونی دینی خۆی، بۆچوونی دووگۆڵی خۆی، ئەفکار و فەلسەفە و هەموو شتێکی خۆی. و لە بەرامبەرەوە لە بەرامبەر ئەمەی خۆیەوە زەربی هەموو بیر و بۆچوونەکان و هەموو ئایدیاکان و هەموو فلسفەکان و هەموو دینەکان و هەموو شتەکانی تر ئەکات لە بەرامبەر ئەم بۆچوونی خۆیەوە. ئەو کاتە پێ ئەوترێ ئەو کەسە تەنگژەی کەسێتی هەیە. واتە ئەگەر تۆ معجبی بە بۆچوونی خۆتەوە بەڵام گوێ لە بۆچوونی بەرامبەر بگری و هەڵی سنگێنی و وەکو چۆنڵێ قیمەت و ئەرزشی بیتێ، ئەمە کێشە نییە. بەڵام کاتێک لە بەرامبەر ئەمەی خۆتە ئەوانی کە و هەمووی زەربی سفر کرد و ئامادە نەبووی گوێ بگری بۆ بۆچوونەکانی تر، ئەمە شخصی نەرگسی پێ ئەوترێت کاتێک کە ڕنگ بداتەوە لە هەڵس و کەوتە، کاتێک ڕنگ بداتەوە لە بیر و بۆچوونەکانتا و لە هەموو شتەکانی تری ڕۆژانەتە. ئەمە پێ ئەوترێت شخصیە نەرجسیە یا کەسێتی نێرگسی. کەسێتی نێرگسی یەکێکە لە جۆرە نادیرەکانی تەنگژەی کەسێتی، هەڵبەتە یعنی کەمە بەڵام هەیە، یعنی ئەوە نییە بڵێ لە کۆمەلگان نەبێتە. مەسەڵەن تەنگژەی کەسێتەکانی تریش هەیە بەڵام ئەمیش هەیە بەس بە ڕێژەیەکی کەمتر لە چاو ئەو حاڵەتانی ترا. کاتێک کە لە خوار ئەمەشەوە، لە خوار تەنگژەی کەسێتیەوە کەسایەتیەکمان هەبوو، معجب بوو بە خۆی بەڵام نەگەشتە ئاستی ئەوەی کە نۆرمی کەسەکانی تر و هەڵسوکەوتی کەسەکانی تر و بیر و بۆچوونی کەسەکانی تر زەربی سفرکە، ئەمە جاری وا هەیە ئۆڤەر کۆنفیدەنتی پێ ئەوترێت، ئۆڤەر کۆنفیدەنت پێنس، یعنی ئەو کەسانی کە زیاد لە حەد متمانەیان سیقیان بە خۆیان هەیە. خەتێکی باریک هەیە لە بینی کۆنفیدەنت ترەست، یعنی ئەوانی متمانەیان هەیە بە خۆیان
اوفر كونفيدنت اواني زياد لحد متمانيان هي بخوان لقل نارسيسستيك اواني كنرجسين معجب بهمش تيجي خوان واتە درجة بەڵێ هەمووی دەرەجەیە ئێمە نابێ بێڵین متمانە بە خودت سەر بکێشە بۆ زیاد لە حد متمانە بە خودت نابێ بێڵین زیاد لە حد ئەو کەسانی چواردەورمانیا خۆمان ئەگە زیاد لە حد متمانەمان هەیە بە خۆمان سەر بکێشە بۆ ئەوەی کە معجب بین بە هەموو شتێکی خۆمانەوە بڵین من لە هەموو ڕوویەکۆ پێرفێکتم من لە هەموو ڕوویەکۆ تەواوم من لە هەموو ڕوویەکۆ مەسەرەن بۆ چوونەکانی من تەواو جوانی من ئەبێ هەموو کەس لوتی وەکو لوتی من لێ بکە ئەبێ هەموو کەس گوێی وەکو گوێی من وابێ ئەبێ هەموو کەس بیستنی عەقڵیەتی مەسەرەن دینداریەتی بێدینێتی مەسەرەن هەموو شتێکی من جمهوری فلان نادیم ئەبێ هەموو کەس ئەبەو شێوە بێتە نادیەکەی من فقط ئەوەی کە من دوو گۆڵی تیا ئەەکەم یا ئەوەی کە من پشگیری ئەەکەم ئەوە تەواو یعنی کاتێک کە تۆم ئاوا بەو شێوەی بوویتە ئەمە ئەڕۆیتە ناو نەرگسیەوە یا ئەڕۆیتە ناو نارسیسیستیکەوە. دکتۆر ئەمە کەسانێک کە ڕێژەیەکی ناسروشتی خودپەسەندی لە ناخیانە هەبێت ئەیچی سەبارەت بە کەسانێک کە ناخودپەسەندی لە ناخیانە هەبێت بەردەوام دەنگێک لە ناخی خۆیان هەبێت بڵێ من بۆ ئەم کارە نابم من لە شولارێکی باشم نییە من دەنگێکی باشم نییە من چاوم بەردەوام سەرکۆنی شتەکانی خۆی بکات. جوانە پرسیارێکی زۆر جوانە. ئەو کەسەی کە متمانەی بە خۆی نییە ئەو کەسەی کە دائیمەن لۆمەی خۆی ئەکات شتەکانی خۆی بەدڵ نییە یان ئەو کەسی ئەگرێ بە شوێنێکی جسمی خۆیەوە زۆر بەدڵی نییە یا ئەگرێ بە هەموو جسمی خۆیەوە بە باڵایەوە بە قژیەوە بە لووتیەوە بە ڕەنگی پێستیەوە بە هەموو شتێکی خۆی وای لێ ئەگاتە ڕادەیە کە ڕقی ئەکەوێ لە خۆی بەدڵ نابێت ئەمانە هەمووی نیشانەی نەخۆشی خەمۆکین. ئینسان بەخواچوونەوەی هەبێت ئینسان لۆمەکردنی خودی هەبێت بەڵام نەگاتە ڕادەیە کە 24 ساعت خەریکی ئەوە بیت 24 ساعت بیر لە بۆ نمونە لە لوتت بکەیتەوە بیر لە باڵات بکەیتەوە بیر لە شوێنێکی جسمت بکەیتەوە بەلای ئاوێنەیە کاتی ئەپەڕی یەکسە ورد بیتەوە لەو شوێنەت تەرکیزکێتە سەر ئەو شوێنەت ئەمە لەوانەیە نەخۆشیێکی دەرونی هەیە لەوانەیە سەر پێشە بۆ ئەم نەخۆشیە کە پێوتێ بەدی دیسمۆرفیک دیزۆردەر یا دیسمۆرفۆفۆبیا ئەو کەسانی کە شوێنێکی جسمیان یا هەموو جسمیانیان بەدڵ نییە یان متمانیان بە خۆیان نییە سیقیان بە خۆیان نییە سیقیان بە قسەکردنی خۆیانیان بە خۆیانیان نیە بیر و بۆچوونیان بە سیقام بە بیر و بۆچوونی خۆیان نیە ئەمە لەوانەیە سەرکێشە بۆ نەخۆشیێکی تر کە پێوترە سێپەرێشنەڵ کە پێی ئەوترێت سۆشەڵ ئەنگزایتی زۆردەر ئەویش ئەوەیە کە ئەو کەسانی کە فۆبیای ناو کۆمەلگایانێ و متمانیان بە خۆیان نێوە ئەزانێ هەموو عالەمە بیر لەوە کات و سەیری ئەوەکە سەیری لوتێکە سەیری جلەکانێکە سەیری باڵایەکە سەیری ئەوەیەکە بۆیە سێرێکی نایەتە ناو کۆمەلگا یان بێتە ناو کۆمەلگا قسە ناکات خۆی حەشارەیە لە کۆمەلگا یان لە ناو پۆلەکە ئەگەر شتێکیش بزانێت 100% ڕاستە دەست بەرز ناکات و ئازانێ هەموو تەلەبەکان هیچ ئیشیان نیە سەیری ئەوەکەن بیکوژی و بیبڕی نایە لە مەسەڵەن لەسەر تەلەڤیزیۆنا مقابلەیە بکە ئەگەر ئەو عالەمە هەمووی بڵێ پێویستمان بۆ بۆچوونەکانی تۆ پێویستمان بە دوو وتەی تۆ هەیە ئەو ئەڵێ من مقابلەی تەلەڤیزیۆنی ناکەم با خەڵک نەمبینێ با خەڵک ئەوەکە یعنی ئەمە نقطەیەکی تر یان لەوانەیە سەرکێشە بۆ نەخۆشیێکی وەکو باسمان کرد خراپتر کە بریتێ لە نەخۆشی خەمۆکی نەخۆشی خەمۆکی یەکێک لە نیشانەکانی سترەسفڵنێسە ئەوەیە کە کابرا سیقەی بەخۆی نییە ناتوانێت بڕیار بە ناتوانێت سیقەی بە بڕیارەکانی خۆی نیە سیقەی بە هیچ شتێکی خۆی نییە ئەمە نابێت بێڵی تەشەنە بکە یعنی خەیتێکی باریک یا خەتێکی باریک یا پەتێکی باریک هەیە حەبلێکی باریک هەیە لە بەینی متمانە بە خود زۆر متمانە بە خود متمانە بە خود نا و بگاتە ڕادەیە کە خۆت لە ڕقت کەوێ لە خۆت یان خۆت بەدڵ نەبێ یان ڕقت بێ لە هەموو شتەکانی خۆت. باشە جا دکتۆر چی وە ئاکات کەسێک ئەمە نەخۆی قبول بکات ئەمە نەخۆی بە تەواو بزانێ کە تووشی ئەم گرفتی نارسیستە بێت؟ کۆمەڵێک هۆکارمان هەیە ئێمە بەتەنها یەک خۆمان نییە بڵێ ئەم هۆیە وا ئەکات فلان کەس بەرە و نارسیسیستیک بڕوا بەرە ئەوە بڕوا زۆر معجب بێ بە خۆی بەرە ئەوە بڕوا زۆر خۆی پێقوبوڵ بێ بەرە ئەوە بڕوا هەموو شتەکانی خۆی و بەس من و بەس جوانی من و بەس عەقلی من و بەس زیرەکی من و بەس تەواو دوای ئەوە هەمووی سفرە ئەمە کۆمەڵی هۆکار هەیە یەک هۆکار نییە بڵێ سەحر خانم بەس تەنها ئەو هۆکارەیە وا ئەکا لە کەسێک کە بەرەو نەرگسیەت بڕوا بەرەو نارسیسیستیک بڕوا
یەکێک لەوانە پەروەردەی ناوخێزانە لەو خێزانە چۆن پەروەردەکراوە ئەو پەروەردەی مناڵیە زۆر مهمە پەروەردەی دایک و باوک پەروەردەی چواردەور مناڵەکانی چواردەوری سەرەتایی ڕەوزە ئەوانە زۆر زۆر مهمە یەکێک لەوانە کە باسی لێوە ئەکرێ بریتێ لە هۆکاری بۆ ماوەی مەسەرەن بۆ نمونە کەسێک کە ئەم کەسایەتی هەبێ بەخوا دکتۆرە و خاڵێکیشی هەروە بوو ئەوە ننکیشی یا باپیریشی هەر بەو شێوێ بوو ئەمە دەرکەوتووە مەسەن ڕەبتێکی بەقوت هەیە چۆن ڕەبتێکی بەقوت هەیە لە گەڵ پەروەردەیە ڕەبتێکی بەقوتیش هەیە لەگەڵ بۆ ماوەیە یعنی ئەمانە هەمووی دەورە بینێت جاری واش هەیە پارتێکە بەشێکە لە ئەو نەرگسیەتە بەشێکە لە نەخۆشیەکی فراوانتر خراپتر کە ئەویش نەخۆشی مانیای پێ ئەوترێت نەخۆشی دائەلهەوەس یان نەخۆشی شادی پێ ئەوترێت ئەو کەسانی کە ئیتر خۆیان بە یونیک ئەزان خۆیان بە شاز ئەزانن لە هەموو ڕوویەکەوە ئەڵێ من وا مهمم ئەمەیان نەخۆشیە و پێویستی بە دەرمان و چارەسەر هەیە ئەوی کەشیان هەر نەخۆشیە لەوانەیە پێویستی بەوە هەبێ بە گفتوگۆ و بە قسەکردن چارەسەر ببێت بەڵام ئەگەر بە گفتوگۆ و بە قسەکردن چارەسەر نەبوو ئەویش ئەبێ بچین بۆ پلان بی کە پلان بیش بریتێ لە دەرمان و ئەوە کاتن ناسپێدانی زۆر لەوانەیە مناڵوالێت جاری وا هەیە ناسپێدانی زۆر یعنی مەسەرەن بۆ نمونە من بینیومە مناڵێکی بچووکە تەمەنی 3 ساڵ 4 ساڵانە سەیرێکی دایک و باوکەکەی ئەوەنە نازیانیاوە پێی هادی بڕۆت فێ بکە لە مامە هادی بڕۆت فێ بکە لە خاڵە یعنی هەر لە ئێستاوە هەر لە تەمەنی 3 ساڵ و 4 ساڵی وان فێر کردووە مەسەرەن تفەکات لە دوو لە ڕوویەوە لە خاڵی لە مامی لە خەڵکانی تر هەر لە ئێستا ویان پەروەردە کردووە هەموو کە زەربی سفرەکە خۆی نەبێت هەموو شتەکانی خۆم هەموو شتەکان ئەبێ بۆ خۆم بێت باشە دکتۆر هی خەڵکیش بۆ من هیم خۆشم نایەن بە کەس بە دیوە پێچوانەکەی ئایا وانییە کە ئەمە بۆ منە ئیهمالکردنی زیاد لە ڕاددا گرەیەکی تیا دروست بکە ئەم وەکو تۆڵە سندنەوەیک زیاد لە ڕادە خۆی گرنگی بەخۆی بە ئەوەش لەوانەیە یەکێک بێ لە هۆکارەکان یعنی لە هۆکاری ئەوەی کە مەسەرەن ئەگەر بۆ نمونە ژیان نامی هەندێک لە دیکتاتۆرەکان بخوێنیتەوە ژیاننامە هەندێک لەبەرەوەی لە مناڵی زۆر چەوسێنراونەتەوە کەبت کراون ئیهمال کراون کە کاتێک گەورە ئەبێ و دەسەڵات پێیاکە ئیتر معجەبێ بێ بە شێوازی هێشتنەوەی سمێڵی خۆی معجەبێ بەوەی کە ملیۆنا خەڵک لەناوە بە شەڕی عالەمی دووەم دروستەکەوە ئەکە ئەمە ژێکێکە لە بیردۆزەکان کە بۆ شخصیەتی هیتلەر کاتی خۆی دانراوە بۆچی ئەو جۆرە شخصیەتەی هەبووە چوە کاتی خۆی بە مناڵی کەبت کراوە لەلایەن مەیدەکەیەوە لەلایەن ئەو خزمەتکارەی کەیان بۆ لە ماڵێ و چەوسێنراوەتەوە یان بۆ دراسی شخصیەتی ستالین ئەکرێت بۆچی وابووە لەبەرەوەی کاتی خۆی کە زیاد لە عەد کەبت کراوە ئێمال کراوە بە مناڵی بۆ شێوە بەڵام ئەمەش یەکێکە لە بۆ چوونەکان بەڵام ئەوەی کە زۆر دروستکەری شخصیەتی نارسیسیسکە ئەوەیە کە بە مناڵی زیاد لە حەد ئەو مناڵە ئینفلیت ئەکرێت یعنی فوی تێکرێت زیاد لە حەد مهم ئەکرێت زیاد لە حەد ئیتر ئەویش هەروە ئەهێنێت باشە دکتۆر کۆمەلگا تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسێک خۆی وان نەبێت لە سروشتی خۆیان لە پەروەردەی خۆیان لە مناڵیەوە بۆ جۆرە نەبوو بێت بەڵام کۆمەلگا وای لێ کرد بێت کە ئەم کەسایی لێ دروست ببێت تۆ هونەرمەندێکی زۆر مهمی کەس نییە لە شان بالەشانی تۆ ئەمە لێ دروست بێت جوانە بەتەئکید ئەوەش جاری وا هەیە ئەگەر تۆزێ ورد بینەوە لە سۆسیۆلۆجیا لە کۆمەلگاکان لە سروشتی کۆمەلگاکان لە سروشتی دیکتاتۆرەکان لە سروشتی ئەو کەسانەی تر مەسەلەن سیرەکەی بەداخەوە ئێڵێم کە هەنێ جار هەیە کۆمەلگا خۆی کەسێتی نەرجسی کەسێتی نارسیسیست ئەو جۆرە کەسایەتیانە دروست ئەکا بەداخەوە زیاد لە حەد مهمی ئەکا زیاد لە حەد سرە ئەگرێ بە سەرەی دوور و درێژ بۆ ئیمزاکەی سرە ئەگرێ بۆ ئەوەی سێلفێکی لەگەڵا بگرێ سەرەگرێ یعنی ئەمە وای لێ ئەکا ینی ئەوە دروست ئەکات و ئەیشی بینین خۆمان ڕۆژانە هەستی پێ ئەەکەین کە هەنێ جار هەیە ئەو شخصایەتیانە ئەو کەسایەتیانە کۆمەلگاکە خۆی دروستی ئەکات بەس ئیتر ئەو کاتە ئەبێت تۆ بێی دیراسەی کۆمەلگاکەش بکەیت بۆ ئەم کۆمەلگایە شخصیەتی نارسیسیستێک دروستەکە بۆ ئەو کۆمەلگایی تر دروستی ناکات زۆر سپاس بەو تەجوانەکانە دکتۆر و بەڕاستی سوودمان وەرگرت لە زانیاریەکانی بەڕێز سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوونت